تا دێت بازنەی ناڕەزایەتی لە سەرجەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان جگە لە ناوەندی شارە گەورەکان لە بەرامبەر کەمی پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی فراوانتر دەبێت. لە ماوەی ڕابردووشدا لە ناوچەکانی سنووری پارێزگای هەولێر و سلێمانی خۆپیشاندان و ناڕەزایەتی بە دوای خۆی داهێنا و بەدەستی چەکدارانی حیزبیش خۆپیشاندەرێک شەهید کرا. هاوڵاتیان دەڵێن حکومەت کارەبای ئێمە بۆ ناوەندی شارەکان و پرۆژەی ڕووناکی دەگوازێتەوە و لەم ڕێگەیەشەوە دەیەوێت هاوڵاتیان ناچار بکات پرۆژەکە قبول بکەن. وەڵاهی هەوەیەکێکە لەو گلیانی کە تو ئەبێ ئاڕاستەی ئەو دەستگانە بکرێت کە خەریکی دابەشنی کارەبان یعنی پێمان سەیرە کە کاتێکی دیاریکراوینێ دوێنێ دواتەوە دوێنێ دوو بڕا پێرێ 1.54 دەقە بڕا ئەمڕۆ 1.35 دەقە بڕا کاتی بڕینی ئاگادارنی کاتی هاتنەوەی ئاگادارنی ئەو کاتانێک کە تۆ پێویستی بووە ئاوی شیرین دێتەوە لەو کاتانە ئاو کارەبات نییە کە ئیسفادەی لێ بکەیت. دۆخی کارەباوەکو هەموو دۆخی خزمەتگوزارەکانی تر لە سایی ئەم دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕاستی زۆر خراپە. ئێمە هیچ لێڕازی نین و تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان ناڕازین لە بەرامبەر ئەمەیە. ئەمە بە حساب ئێستا خزمەتگوزاری کارەبا زیایی کردووە بەعکسەوە ئەو خزمەتگوزاری ئێمە ئەیبینین زۆر ناواقعیە خراپتر لە ساڵانی ڕابردوو بەداخەوە قەزا و ناحەکان ئێستا باجی ئەو خزمەتگوزاری کارەبای زیرەکە ئەدەن کە ئێستا لەناو شارەکانە هەیە بە حساب. بەشێکی دیکە لە هاوڵاتیان دەڵێن تەنیا چەند کاتژمێرە کارەبامان هەیە و پاساوی زۆری خواست و پلەی گەرما کراونەتە بەهانە بۆ ئەوەی کارەبامان پێ نەدرێت. دەشڵێن ئەی باشە بۆ لە ناوەندی شارە گەورەکان کارەبای 24 کاتژمێری دەتوانن دابین بکەن لە کاتێکدا خواست زۆر زیاتر لە شارە بچووکەکان و پلەکانی گەرماش بەرزترە. ئەگەر باسی باودۆخی کارەبای سنووری چەمچەماڵ بکەین بە تەسەوری من لە نەوەتەکان خراپترە بۆ چونکە لە نەوەتەکان هەم ژمارەی دانیشتوان بۆ عەدەدی ئێستانە بوو هەم ئەو ئامرە کارەبایانێکی ئێستا هەیە و خەڵک پێداویستی ڕۆژانەی و زەرورە کە ئیشی پێ بکە ئەو کاتە نەبوو و هەم ئەم وێزگە زەبەلاحی کە لەم سنوورەشە هەیە بوونی نەبوو. بۆیە پێمان وایە دوای 30 ساڵە بارودۆخی کارەبا لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە چەمچەماڵ لە ئاستێکی زۆر خراپایە ئەگەر تێبینی بکرێت. ئێرە گوندێکە گوندی خۆمانە و ڕێگاکەمان گرتووە لەبەر ئەو هەموو تەنکەرە لەبەر ئەوەی حکومەت بەشک و کارەبامان بۆ زیادکە بەشک و موچە دێ بەشک و ئاوکەمان دەبی لەبەر ئەوە گرتومانە. هەرچەندە وەزارەتی کارەبای هەرێم ئەو دەنگۆیانە ڕەت دەکاتەوە بەڵام گومان لە وەڵامەکەی وەزارەت دەکرێت و دەوترێت کاتێک بەرهەمێنانی کارەبا زیاتر نەکراوە چۆن ئەمساڵ لە ناوەندی شارەکان کارەبا 24 کاتژمێریە لە کاتێکدا ساڵی ڕابردوو شارێکی وەک سلێمانی تەنیا 7 کاتژمێر کارەبای هەبووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.